یاریەکە تازەیە و بەرپرسانی یاریەکەش لە هەرێمی کوردستان و عێراق دەیانەوێت زیاتر گرنگی پێ بدەن و پاڵەوانەتی نێودەوڵەتیش ئەنجام بدەن. یاری پاسکی سواری شاخەوانی یەکێکە لە یاریە تازەکان کە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری سلەیمانی گرنگی تایبەتی پێدەدرێت و بۆ یەکەم جاریش پاڵەوانەتیەکی کراوەی بۆ یاریزانانی کوڕان و کچانی عێراق ئەنجام درا. یاریەکە کۆمەڵێک یاسای تایبەت بەخۆی هەیە و لە زۆربەی وڵاتانی جیهان لەسەر ڕێگای خۆڵ ئەنجام دەدرێت. گروپی شاخەوانی پیرەمەگرونیش بەشی پاسکی سواری شاخەوانی هەستا بە ئەنجامدانی پاڵەوانێتیەک لەسەر ڕێگای دووکانیان بۆ بڕینی 13 کیلۆمەتر. لە پێشبڕکێکەدا چەندین پاڵەوانی سلێمانی و کوردستان و عێراق و تەنانەت یاریزانانی پیشەگەری وڵاتانی دراوسێ بەشداریان تێیدا کرد. پێشبڕکێکە لەسەر ڕێگای خۆڵ ئەنجام دەدرێت و بەشداروانیش دەبێت جگە لەو پاسکیلیەی پێشبڕکێکەی پێ ئەنجام دەدرێت کە دەبێت تایبەت بێت بە یاریەکە. یاریزانان پێویستە کڵاوی تایبەت و سەرئەژنۆ ببەستن، ئەوەش بۆ پارێزگاریکردنیان لە کەوتن و توشبوونیان بە پێکان. هەر لە کاتی بەڕێوەچوونی پێشبڕکێکەشدا چەندین یاریزان تووشی پێکان بوون و لەلایەن تیمی فریا گوزاریەوە گەیەندرانە نەخۆشخانە و چارەسەریان بۆ کرا. یاری پاسکیل سواری شاخەوانی مێژوویەکی کۆنی هەیە لە جیهاندا و لە نیو سەدەی ڕابردوو ئەنجام دراوە و لە شوێنە سەختەکانیشدا بەڕێوە دەچێت. بەپێی قسەی بەرپرسانی یاریەکە لە هەرێمی کوردستان و عێراق سەرەڕای هەندێک کەم و کورتی لە ڕووی ڕێخستنی پاڵەوانێتیەکە، بەڵام پێشبڕکێکە بە سەرکەوتوو لە قەڵەم دەدەن. بۆیە بە ناچاری یەکێتی پاسکی سواری عێراق یاریەکەی خستە نێو پرۆگرامی چالاکیەکانی یەکێتیەکەیەوە و مانگی شەشیش یەکەمی پاڵەوانێتی پاسکی سواری شاخەوانی لەسەر ئاستی عێراق ئەنجام دەدرێت. ئەوەش بۆ دروستکردنی هەڵبژاردەی عێراقا بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتی وڵاتانی عەرەب. ئەردەڵا محەممەد، تایبەت بە پەیامی ڕۆژ، سلەیمانی.